لە ساڵانی ڕابردوودا ژنانی کورد لە خوری و مووی ئاژەڵ زۆر کەلوپەلیان دروست کردووە، وەک بەڕا، لەبە و جاجم و کومار، بەرماڵ و خوێدان و قاتیشاڵ و هۆر و کورتان نمونەی ئەو دەیان کەلوپەلەن لە ژیانی ڕۆژانەیاندا سوودێکی زۆریان لێبیندراوە. لە ئێستادا جارێکی دیکە بینینی ئەم کەلوپەلانە لە بازاڕدا و بەکارهێنانیان لەلایەن هاوڵاتیانەوە زیاد دەکات. ئەوەشی لە هەمویان زیاتر دەردەکەوێت جانتای خوریە کە لە ڕابردوودا خوێدانیان پێوتوو بۆ هەڵگرتنی خوێ بەکارهاتووە. بەشێک لە جانتاکان بەبەن، خوری و مووی ڕێستراو چنراون، بەشێکیان بەڕە و جاجمی کۆنن، دەبڕدرێن و دەکرێن بە جانتا. ڕەمەزان ئەحمەد یەکێکە لە دوکاندارانی نەو بازاڕی حەوزە وشکەکە لە شاری سلێمانی کە کاری فرۆشتنی جاجم و بەڕە و فەرشی کوردی دەکا. بەم جۆرە بۆ ماندووە. تقریب لە نێیاتی نەوەیەک و لێرە ئەو شتانی کە فرۆشتنە جاجمە و خوێدانەوە و بەرماڵە و ئەو شتانە بەڕە و ئەو مشتەرەکە ئەکسەرەتی ئەجنەبین. چونکە ئەوان قیمەتی ئیشەکەی ئێمە ئەوانەی زانن، ئەوانەی خۆمان تااقەتیان نەماوە ئێستا. ئەو جانتا ئەکسەری خۆم دروستیانەکەم و لە ئێرانەوەیەت و ئەکسەرەتی ئەمانە ئەکسەرەتی ئەمان هەمیان خۆم دروستیەکەم. بەڕێی نوقسانن خۆم پێچیانەوە نێم وەکو خوێنەکانی زوو دروستیانەکەمەوە. ئەکسەرەتی لە بەڕە دروستەکە لە جاجم ئالەمانە لە جاجمی هەورامانەکانی جەماعەت دروستەکەن ئەمانە جاجمی هەورامانەکانن. لە کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتەدا کۆمەڵای گەشتیاری بیانی سەردانی دوکانەکەیان کردو، جاجم و جانتا و ملوانکەیان کڕی. ماریکا ڤان بێستن دانیشتووی وڵاتی بەریتانیای و تەمەنی 66 ساڵە، یەکێک بوو لەو گەشتیارانە لەبارەی کەلوپەلەکانی ناو دوکانەکەوە بە ڕۆژنێوزی وت. My name is Marika. I am 66 years old. I'm from London. And I am travelling in Kurdistan because I always wanted to come and visit your country. Now these things that I have bought, I have bought because it's very beautiful. I like to buy one piece of jewellery wherever I travel to because that will remind me of the place. I will remember bargaining for it, and that is very... And this will go in the floor of my home. It's a beautiful colour, it's a lovely carpet. Again, I buy carpets sometimes when I travel as a reminder of where I've been, and the colour and the design. It's handmade, it was made in Kurdistan, which is really, really lovely. والله خەڵکی ئێستا زۆر تالبێتی و بەڕاستی حەز بەمانە کاتە ئەوانیتر. لەبەر ئەوەی شتێکی جوانە و وەکو کوردەوارێکی جوایە و فۆلکلۆرێکی کۆنی جوایە. لەگەڵ ئەوەی شاژنگە پیس ناکا و شتێکی زۆر ماقولە. ئەمانە جوانتر و ڕێک و پێکتر و ماقولترە ئەم جاکە بەڕاستی بۆ ژینگە پیسکردنی ژینگە پیس ناکا و چەرمە وەکو ئەمە نییە. ئەمە پەڕۆیە کامل. من وەکو خێزانەکەی خۆم بەکاری هێنێ و کڕیوێتی هەر لەمە. فرۆشیارانی کەلوپەلە کلتوریەکان ئاماژە بەوە دەکەن کە بەشێک لە کاڵاکانی ئەم دوکانە تەمەنیان لە 100 ساڵ زیاترە کە لە بە تەمەنەکانی دەکردنەوە و بە گەنجەکانی دەفرۆشنەوە. فریشتە مەحموود، ڕۆژنیوز، سلێمانی.